دیارە پرۆژەکانەمان ئاشکرایە کە داوای ئەواکەن ئێمە بە مەبلەغێکی کەمی مادی ئەتوانن سەرجەم ئەو کێشانەی کە لە بازیانەیە چارەسەر بکرێ، بەڵام چەند خاڵێکی گرنگی تایەکەم نەمێ ئاماژەیان پێ بکەم یەک لەوانە ئەمانەتوانن ئەو کارەبایی کە ئیسا لە حکوومەتەوە ڕاکێشێ ئەمان کارێک بکەن کە ئەو کارگەیە هەل لە خۆی کارەبا سەرف بکات، یاخود ئینتاژی ڕۆژانەی ئەو کارگەیە ئەگەر ڕۆژانە 100 تەن چیمەتۆ بێ ئەیگەیەنە 500 تەن چیمەتۆ و هەروە ژینگەیەکان سەر تاپای ئەوەی کە ئەتوانن پارچێ بکەنەوە لە تەنیشتی کارگەکانەوە. ئەمە ئێمەی هاندا کە ئێمە بین تەنسیق لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانی بکەین و ئومێد دەکەم کۆنفرانسەکە سەرکەوتوو بێت، ئومێد دەکەم کە ئەرقەلی تێنەکەوێت لەبەرەوەی ئیمڕۆ مەشاکلی شەخسیمان هەیە، مەشاکلی مادیمان هەیە کە هەندێک کەس نایەنێ ئەم وڵاتە زیاتر بەرەو پێش بچێت. سکاڵاکە لا ئیدعای عامە داوای واژۆی سەرجەم خەڵکی بازیانی کرد، ئێستا ئێمە سەرقاڵی کۆکردنەوەی واژۆین لەسەر کارگەکان و ئەو بەڵگانەی کە لامانە هەمویان بە دۆکۆمنت تەسلیم بە کاک دیاری بکەین لە فەرمانگەی ژینگە و بدرێتە داواکاری گشتی بۆی کەوا بزانین نەتیجەی ئەو داواکاریمان بەچێگە. ئەو کێشەی کە هەیە ئێستا لە بازیان شاهیدمان هەیە کە بە دەیان ئیمزامان لایە لە دوی شەوە ڕوئەدا، لەبەری لە دوی شەو خەڵک خەوتووە، ئیتر کە خەڵک خەوتەوەکەوی ژیانی لەدەستدا بێ فلتەرەکان تەعەن داخرێن و دوو کەڵەکات چێ بە ئاسمانە و سەرجەم ناوچەی بازیان هەمووی وەک ئەوەی کە ئیتر ژیان لەو ناوچەیە کۆتایی هاتووە.